ئەوان نانەوێت لە خوارەوە کۆدەنج دروستکەن و تەسیل لەسەر دەسەڵات دەبنێن بەڵکو بۆ خۆیان بوون بەشێک لە دەسەڵات لە پێچەوانەوە یەکێک لەو پرینسیپانەی کە هەیە پێویستە ڕێکخراوەکان شەریکی حکوومەتن شەریکی دام و دەستگاکانی وڵات بن. زۆر لە ڕێکخراوە حیزبیەکان ناتوانن پەنجە بەرن بۆ هەموو بابەتێ لە بابەتەکان کە خەوشێکی حیزبەکەیانی پێ دەربخات. ڕێکخراومان هەیە 20 ساڵە سەرۆکێکی هەیە هەمووی سەرۆکی ئەو ڕێکخراوە هەر ماوەتەوە بەڵام لە هەموو لێ دوانێکە ئێمە سێرێکین داواکەین سەرۆکی حکوومەت بگۆڕێ کاک مەسعود بگۆڕێ. ئەی بنیە حیزب ڕێکخراوی هەبێت. یەکێک لە ستانداردەکان و یەکێک لە قسە گرنگەکان بۆ سەربەخۆیی هەر ڕێکخراوێت ئەو کەس ناتوانێت کاری لە بکات سەربەخۆیی مادیبوون. ئەوەی کە ئۆپۆزیسیۆن هیچ بەشدارێکی هەبوو بێت لە فراوانکردنی مۆدای ئازادی کاری ڕێکخراوەکان من پێم وایە هیچ ڕۆڵێکی نەبوو. خەڵک تۆراوە لەو مۆدێلە ناشرینە کە ئەحزاب و لە پەرلەمانەوە بیگرێت تا ڕێکخراو ناشرینی کردووە. ڕێکخراوێک ئەو کەسەی کە فەندی ئەکات ئەو کەسەی کە هاوکاری ئەکات حەزبێکی دەسەڵاتدار بێت لە هەمان کاتدا بەشێک بێت لە حکوومەت چۆن ئەتوانێت فشار دروست بکات. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.